ئەمە دیمەنی ناڕەزایەتی یەکێک لە زەرمەندترین چینی کۆمەڵگایە لە بارودۆخی قەیراناوی هەرێمی کوردستاندا. بارودۆخەکە بە جۆرێک کاریگەری لەسەرداناون بەشێکیان ناچار بوون بۆ دەستەبەرکردنی خواردن و پێداویستی ڕۆژانەیان پێداویستەکانی ناوماڵ بفرۆشن. گردبوونەوەی کرێنشینان لە بەردەم کۆمەڵەکەیان لە شاری هەولێر بۆ داواکردنی دابەشکردنی زەویە بەسەریاندا کە بە وتەی خۆیان ماوەیەکی زۆرە مامەڵەکانیان کردووە کەچی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. ها لە سپێنە منداڵی نەخۆشم هێناوە و بە باشی بگرێ با پێشمەرگە یعنی ماقونیەوە کاکە ها ئەوە تا ها ئەوە تا ها ئەوە تا یعنی زەمیرەی هەتا کەنجین هەتا کەنجی کاکە بەس پشتی عارەب و بەس پشتی بێگانە پەرستێ بکەن میلەت هەموو لە سەجادەی مرد لە برسان خەڵک پارێتەنەکە ڕوونەشی نوێ بکڕێ با قوربان. وەک چۆن بۆ یەکەم جار نییە کرێنشینان بۆ داواکردنی مافەکانیان خۆپیشاندان و گردبوونەوە ئەنجام دەدەن بە هەمان شێوە بە شەکلە و هاوڵاتیانە ئاماژە بۆ ئەوە دەکەن کە چەندین ساڵە ئەوان لە کۆمەڵەکانی کرێنشینی و سندیکان ناوی خۆیان تۆمار کردووە بەڵام تا ئێستا هیچ سوودمەند نەبوونە لەو زەوی و خانوانەی کە حکوومەت دابەشی دەکەن. يعني معقول يا برا معقول يا خرجوا شارينا كده قلاهم نار خلوها هوليري بمؤمن من دار هوليري ما هوليري ما كريت سيمو شلون تبي تكوا تبي قذافي كريت سيني دولتك يا خويا قذافي شانكوش او تسار ما قبل قران كريخاني من ده بو قران الكلام مزقفتيه باش متبكى مؤمن كان معاه ما قاش ما معاه كما نقلتيها هەرچەندە ئەو هاوڵاتیانە ڕوویدەمی گلەییان لە کۆمەڵی کرێنشینان بوو بەڵام سەرۆکی کۆمەڵەکە دەڵێت ئەوان تەنیا کاریان ناونووسکردنی ئەو هاوڵاتیانەیە بۆ وەزارەتی شارەوانی و زیاتر لە 17,000 ناویان لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا ڕەوانەی وەزارەتی شارەوانی کردووە. کۆمەڵی داکۆچی لە مافی کرێنشین ئامار کێشە گیر و گرفتی کرێنشین دەگەنی لایانی پەیوەنددار خۆشبەختانە وەزارەتی شارەوانی جەنابی وەزیری نووسراوێکی ئاراستای سەرجەم وەزارەتەکانی کردی حکومی و هەموو کۆمەڵەکان داتا و ئامارمان بەوردی بدەنێ بۆ ئەوەی حکوومەت بتوانێت یەکێکی لیستە بنیان پارچە زەوی چەند بەدامیکە بە نووسراوی ڕسمی نووسراویش ماوە لەلایەن ئەمە لەسەر ئەو شتە کارمان کردو. بەپێی ئامارەکانی کۆمەڵی کرێنشینان زیاتر لە 17,000 کرێنشین هەیە لە هەرێمی کوردستاندا ئەگەرچی تا ئێستا تەنها بە نووسرا و ئاماژە بەوە کراوە هەر هاوڵاتیە کرێنشین بێت زەوی پێدەدرێت بەڵام کەس نازانێ ئەو نووسراوە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو هاوڵاتیانەی لێرەن دانەوێ هەویەیەکی لەو شێوە دروستکەن بۆ ئەوەی سوودمەند بن لە وەرگرتنی زەوی بەڵام خۆیان و ئەو کەسەی هەویەکەشیان بۆ دروست دەکات نازانێ ئەو زەویە لە شێ و کەی بەسەریان دابەش دەکرێت. پندێکی کوردی هەیە دەڵێ هێشتا منداڵی نەبووە کڵای بۆ دروست دەکات. ڕێوەرکاکەی هێنارتی هەولێر.